هاوسەرگیریەکەت سەری نەگرت. کوڕێکی کچێکی چەند جار خوازبێنی دێ و هەڵدەوەشێتەوە، بەڕێزم دڵتەنگ مەبە، مادام خۆت کەسێکی لوت بەرز نەبووی، کەم تەرخەمی خۆتی تێدا نەبوو، خوای پەروەردگار بڕیاری وا لێدا بوو فەلا کاشیفە لەهو ئیلا هو، بڕیاری خوات لا جێبەجێ ببێ، ئەویش ئەوەیە پەنا بۆ غەیری ئەڵڵا مەبە. نەچی بۆ لای ساحیر، نەچی بۆ لای نوشتەنووس، نەچی بۆ لای فاڵچی، نەچی بۆ لای بەختگرەوە، تەنها چی بکە؟ لە خوا بپاڕێەوە، بڵێ یا ڕەبی خوایە کارم بۆ ئاسانکەی، خوایە ماڵ و حاڵێکی خۆم بەنسیب بکەی، کەسێکی هاوسەرێکی بەڕێز ببێتە هاوبەشی ژیانم. زۆر دوعا بکە، دووەم گەشبین بە، ڕەشبین مەبە، بڵێ بەخوا تازە من هەر وایە خوازبێنیم بۆ بێ ئیلا خەلەلێک دروست دەبێ، ئەوە واز لێ بێنە، بڵێ چی بڕیاری خوا بێ ئەوە بۆ من باشە. بەسەراتێکتان عەرز دەکەم لە کتێبی 111 چیرۆکی پەند ئامێز کە سوهەم ئەنوەر نووسیوێتی، لەوێدا لەو چیرۆکانەدا یەکیان دەڵێ کچێک باسی خۆی دەکا، ئەڵێ تەمەنم بوو بە 34 ساڵ، لە ماڵێکی دیندار و مامناوەند و بەڕێزدا پەروەردە بووم، جوانیشم هەبوو تا ڕادەیەک، بەڵام بە قەدەری خوا خوازبێنیەکانم سەریان نەدەگرت، تا تەمەنم بوو بە 34 ساڵ. کوڕێک هاتە ژیانمەوە و خوازبێنی کردم و ڕەزامەندیم دەربڕی 2 ساڵ لە خۆم بەتەمەنتر بوو، ئەو تەمەنی 36 ساڵ بوو. بڕیارمدا کە خوای پەروەردگار ئەم هەلی زەواجێ بۆ ڕەخساندوم، وتم وەڵڵی هیچم ناوێت لە ماڵی دنیا، مارەی یەکەم تەنها قورئانێکی پیرۆز بێ. زۆر دڵم خۆش بوو، بەڵام دوای ئەوە پەیوەندی پێوە کردم و ئاگاداری کردمەوە، وتی ببوورە ئەوە دایکمە دەوێت قسە لەگەڵا بکە. دایکی وتی تۆ تەمەنت چەندە؟ وتم دایەگە من تەمەنم 34 ساڵە. وتی هۆ تۆ بڵێت 40. وتم ناهێستا ماوێتی بۆ 40. وتی بابەجیان کچی خۆم ئافرەت کە گەیشتە 40 ساڵی تازەیان منداڵی نابێیان منداڵەکەی تەندروست نابێ، من کوڕی خۆم بە قوربانی تۆ ناکەم. وتم دایەگە من کوڕەکەی تۆش تەمەنی 36 ساڵە. وتی پیاو لە 6 ساڵی ئافرەت بێنە هەر کێشەی نیە، بەڵام بۆ ژنوانە واز لە کوڕەکەم بێنە و نەجاتمان بێ لە دەست و ئێمە تۆمان ناوێ. بە تووڕێیەوە تەلەفۆنەکەی بەسەرا خستمەوە، زۆر ڕووی شکاندم، دەستم کرد بە گریان، خوای گیان ئەم هەلەشم لە دەست چوو، ئەو کوڕێکی باش بوو، 6 دانە مانگ بە خەفەتەوە تلامەوە، خوایە بۆ دەبێت ژیانی من وام لێ بێ، بۆ هیچ کەسێک دەبێت ئەم هاوسەرگیریانی من سەر نەگرێ. باوکو دایکم زانیان زۆر کەسێکی باش بوون، زۆر پشتیوانم بوون، دڵنەواییان دەکردم، دەیانگوت ڕۆڵەگیان خێری پێوەیە، ڕۆڵەگیان خێری پێوەیە، دوعای خێر بکە، لە خوا غافڵ مەبە، ناشکوری مەکە. دایکم بە باوکمی وت بۆ نەیرێنین سەفەرێکی عومرەی پێ بکەین، بەڵکو لە حەرەمی مەککەدا دڵی بکرێتەوە، لەو قەرەباڵغ و دوعای خێر و عیبادەتەدا لەو وەهمە ڕزگاری بێ. بڕیاریاندا چوومە عومرە، گەشتی عومرەم کرد، لەوێدا لە حەرەمی مەککەدا خەڵی هێنایە ڕێگام، لە تەنیش ئافرەتێکەوە دانیشتە بووم، بە دەنگێکی زۆر خۆش لە بەشی ژناندا قورئانی دەخوێند، گەیشتە سەر ئەو ئاەتەی دەخوێن کە من خۆشم قورئان خوێن بووم، نازانم دەتگوت جاری تر ئەو ئاەتە قورئانیم نەبیستووە، وەکانە فەضل الله عەلەیکە عەظیما، هەموو لەشم و سوڕکەی پێداهات کە ئەو ئاەتەم بیست، وەکانە فەضل الله عەلەیکە عەظیما، بەڕاستی فەزڵی خوا و بەخششی خوا بەسەر تۆوە یەکجار گەورە و زۆرە. ئەمە ئەگە بۆ پێغەمبەر بێ بۆ هەموو ئیماندارانیشە. ئەڵە سەیری خۆمم کرد، ئەی خوای گیان، جا تۆ چیت بە من نەبەخشیوە؟ دینم هەیە، ئیمانم هەیە، خوا ناسم، دایک و باوکم هەیە، جەستەم ساغە، محتاجی کەس نیم، عەقڵ و ژیریم تەواوە، خوێندنم تەواو کردووە، خوێندەوارم، یا ڕەبی خوایە تۆ چی لەگەڵ من کردووە؟ دەگوت ئەو ئاەتە قورئانیم پێشتر نەبیستووە، بەدەست خۆم نەبوو دەمویست نەگریم، یەکسەر دڵم وا کوڵا فرمێس بە چاوما دەهاتە خوارەوە بە کوڵ دەگریام. ئەو ئافرەتەش دیار بوو بەبێ ئەوەی بیناسم، ئێمە لەبەر خوا لەو شوێنە کۆ بووینەوە، دەستی کرد بە ملە و کچەکەم مەگری، وەلەسەوفە یوعتیکە ڕەبوکە فەتەڕضا، لێ نەپرسیم کێشە چییە، زەواجە، قەرزاری چییەوە، چی ڕوویداوە. ئەو ئاەتەی بۆ خوێندمەوە، وەلەسەوفە یوعتیکە ڕەبوکە فەتەڕضا، دڵنیا بەخوا لەمە و دووە بە دڵی خۆت پێت دەبەخشێ. ئەڵێ زۆر دڵخۆشی کردم، بەردەوام ئەو ئاوەتەی بۆیە دەوتمەوە، کچی خۆم بڵێ وەلەسەوفە یوعتیکە ڕەبوکە فەتەڕضا. عومرەمان کرد و تەواو بوو هاتینەوە، لە فڕۆکەخانەدا چاوم بە کچێک کەوت کە کاتی خۆی لە خوێندنە هاوڕێم بوو، چوون بۆ لای ماچم یەکترمان کرد و وتم ئەو پیاوەشی وتیەوە هاوسەرەکەمە. وتم چیەکەی لێرە؟ وتی خزمێک هاوسەرەکەم لە عومرە دێتەوە، چاوەڕێین بیبینەوە لای ماڵی خۆمان تا دێگێتەوە لە شوێنی خۆی، ئێمە هاتوین بە پێشوازیەوە. منیش لەگەڵیان وەستام و ئەو کوڕەش هات، گەیشتمە ماڵەوە، دایک و باوکم بە خێراتنەوەیان کردم و هەمومان دڵخۆش بووین.
وەڵڵی هێشتا ئیسراحەتم نەکردبوو ئەو دەستە خوشکەم تەلەفۆنی بۆ کردم ئەزانی فڵان کەس ژنی نەهێناوە ساڵێک لە خۆت بەتەمەنترە کە چاوی بە تۆ کەوتۆ لەو سەفەری بە خێراتنەوەدا معجیبی تۆ بۆ دەوێ خواز بینیت بکاگە ڕازیبی منیش هەر چاکسۆنێکی ئاساییم لەگەڵا کردبوو زۆر خۆشحاڵیم دەربڕی بەڵام بابی ناسم وتی کوڕێکی زۆر دیندار و خوێندەوار و بەڕێز و دەوڵەمەندە هاتە خوازبێنیم و مارە کرام زۆر دڵم خۆش بوو ئەمجا خوایان لێت بەزیاد بێ ئەم ماڵت چەندیان فەرقا دایکێکی میهرەبانی هەبوو باوکێکی بەڕێزی هەبوو خانەوادەیەکی محتەرام کوڕێکی دەست و دڵواڵا بە ئیسراحەتی خۆمان ژیاین چەند مانگێک تێپەڕێ و حامیلە نەبووم قسە و قسەڵۆ خەریب و دەست پێ بکا بەخوام مافرەتە مناڵی نابێ من کاتی خۆشی لەسەرەوە شوم بۆ نەکرا بەڵام ڕۆژێ وتم بە هاوسەرم با بچین پشکنین بکەین یەک دوو پشکنینیان بۆ کردم دکتۆر وتی بەسە تۆ حامیلەی پێت بڵێم دواتر سەر بدەوە ڕەگەزی مناڵەکە چی بێ وتم هەرچی بێ خوا تۆ چ ببەخشیەوە باشە تەنها تەندروستی منداڵەکە دەڕووی پزیشکیەوە لە ژێر چاودێری دابێ بەڵام پێم مەڵێن کوڕەیان کچە زیاتر سکم گەورە بوو وتیان هی ئەوەیە بە گەورەی حامیلە بووی بە تەمەنی زۆر مناڵ چۆتە سکتەوە بۆیە سکدوا گەورە بووە کاتێک کە نەشتەرگەریم بۆ کراو چاوم کردەوە باوکم و دایکم و خەسوو خەزورم پێدەکەنین زەردەخەنەی خۆشی لەسەر دەویان بوو هاوسەرەکەم دەستی بەسەرا دێنام وتیان موژدە بێ وتم چی بووە کوڕم بوو یان کچ وتیان دوانەیەکت بوو کوڕێکیش و کچێکیشت بووە بەڕێزان سەیری کە خوای پەروەردگار قەرەبووی هەمووی بۆ کردەوە بە یەک سک کوڕێک و کچێک ئەو ئینسان ئەگەر لەگەڵ خوای خۆیدا پاک بێ دڵنیا بە ئەو ناڕەحەتیانە لە پشتیانەوە خێرێک هەیە ئەوە کلیلی سەرکەوتنە